لاوڵێکدا بۆ ئاسایکردنەوەی دۆخی پارێزگاکە زیاتر لە 2000 گرێبەستی کشتتوکاڵی تعریب لە پارێزگای کەرکووک هەڵدەوەشیاندرێتەوە. بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک دەڵێ هەڵپشت بە بڕیاری ژمارە 29 ساڵی 2012 ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێوەبەرایەتیەکەیان نەژماری هەڵوەشانەوەی گرێبەستەکانی تعریبی تەواو کردووە کە زیاتر لە 2000 گرێبەست دەگرێتەوە. قرار 29 صادر سنة 2012 سەبارەت بە بڕیاری ژمارە 29 ساڵی 2012 ئەنجومەنی وەزیران تەواوی ئەو ڕێکارانەی پێویستن بە ئێمە وەکو کشتتوکاڵی کەرکووک جێبەجێیان دەکەین. بەپێی بڕیارەکە هەنگاوی یەکەمی کارەکانمان جێبەجێ کردووە کە پێکهاتووە لە هەڵوەشاندنەوەی گرێبەستە کشتتوکاڵەکانی تعریب لە سنووری پارێزگای کەرکووک. بەپێی تایبەتمەندی کاری ئێمە زیاتر لە 2000 گرێبەستی کشتتوکاڵی دەگەڕێنرێتەوە بۆ خاوەنەکانیان. لێرە بەدواوە جوتیارە هاوردەکان مافیان نییە بەسەر زەویەکانەوە. گرێبەستی ئەو زەویانش بە هیچ شێوەیەک بۆ عەرەبی هاوردە نوێ ناکرێتەوە و ناچێتە پلانی کشتتوکاڵیمانەوە. نوێنەری جوتیارانی کەرکووک دەڵێ خۆنەغاستیارەکەی هەڵوەشانەوەی تعریب لە کەرکووک چووە بواری جێبەجێکردنەوە. بەپێی ئەو بڕیارە کە دەستکەوتێکی گرنگە 2878 عقدی عەرەبی هاوردە لەسەر ئەو زەویانە هەڵدەوەشێتەوە و زەویەکان دەگەڕێتەوە سەر ناوی خاوەنە ڕەسەنەکانیان کە جوتیارە کورد و تورکمانەکان. ئەو هەنگاوێکی گرنگە مای دەستخۆشیە لە لێژنەی باڵای مادەی 130 هەموو ئەو کەسانی کە فشاریان هەبوو و دەستیان هەبوو لە جێبەجێکردنی ئەو بڕیارە داوا دەکەین بە زووترین کات جێبەجێ بکرێ عقدەکانیان هەڵبۆشێتەوە و زەویەکان لە ڕێگەی دایرەی تاپۆوە بگەڕێتەوە سەر ناوی خاوەنە ڕەسەنەکانیان. بە پیامەرێکە دەستکورد ساد نیوز کەوتووە ڕژەی بەعز لە چوارچێوەی سیاسەتی تعریب 6380 گرێبەستی بۆ عەرە باوردەکان لە کەرکووک دروست کردووە. بەپێی بڕیاری ژمارە 29 2870 لەو گرێبەستانە بە شێوەیەکی فەرمی هەڵدەوەشێتەوە کە 285,000 دۆنەم زەوی لە خۆ دەگرێت. هەرکی وەزارەتی دادی عێراقیشە لە ئێستادا تاپۆی ئەو زەویانە بۆ خاوەنەکانی بژێڕێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.